سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتی ئێوەیە بم بەڕێزان ئەم شەو بەرنامەی گەرماوگۆرم دوو وەرگفتوگۆی لەسەرەکەین دیارە لە دوێنێەوە وەفدی کوردی شاندی کوردی لە بەغدان بۆ گفتوگۆکردن لەسەر پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق دیارە هەر ئەم ڕۆژ باز لەوە کرا کە لە کۆبوونەوەی شاندی کوردی و شاندی شیعە و شاندی سونە لەگەڵ سەرۆکوەزیرانی ڕاستپێرا بۆ پێکهێنانی حکوومەت باز لەوە کراوە کە پێویستە ئەم حکوومەتە و پێکهێنەری ئەم حکوومەتە کە محەممەد تۆفیق عەلاویە گوێبیستی داوا و داخوازی هێز و لایەنە سیاسیەکانیش بێ و بە جۆرێک لە جۆرەکان هەماهنگگی تەواو لەگەڵیاندا بکات تاوەکو بەربژێرانی کە دیاری دەکرێن لەسەر پشکی هەر نەتەوەیەک بێ یان لەسەر هەر جۆرێک بێ دیاریکردنەکەیان ڕەزامەندی هێز و لایەنە سیاسیەکانیشی لەسەر بێ بەو ئامانجەی کە پشتیوانی بکرێن و هاوکاری بکرێن و ڕێگریان بۆ دروست نەکرێت لە کاتی جێبەجێکردنی کارەکانیاندا لە حکوومەت دیارە محەممەد تۆفیق عەلاویش لە سەرەتای ڕاستپاردنەوە تاوەکو ئێستا باز لەوە دەکا کە ئەم حکوومەتێک پێک ناهێنێت لەسەر بنەمای پشکی تایفی و نەتەوەیی و حزبی لە عێراقدا قسە لەسەر ئەم بابەتاکەین لە کاتژمێرێک بەر لە ئێستا پێشەوەی بینە بەرنامەکەەوە محەممەد تۆفیق عەلاوی وتەیەکی هەبوو بۆ هاوڵاتیانی عێراقی و باسی لەوە کردووە کە داوا دەکات لە پەرلەمانی عێراق کە دووشەمەی داهاتوو کۆبوونەوەیەکی نائاسایی بکە و ئەو کات ئەمیش ناوی کابینەکەی ئاراستە دەکات بۆی کە متمانە لە پەرلەمان وەربگرێت لەلایەکدەوە داوا دەکات کە هیچ پشکێک بە حیزبەکان نەدرێەوە گوێ لە حیزبەکان ناگرێ بە وتەی خۆی لەلایەکی تریشەوە داوا لە فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمان دەکات کە دەنگ بە کاندیدان یاخود ناوی کابینەکەی بدرێت و باز لەوەش دەکات محەممەد تۆفیق عەلاوی لە دوایین قسەیدا کە ئامادە نییە داخوازی و داواکاری شەقام بگۆڕێتەوە بە داخوازی و داواکاری حزبی و بەرژەوەندی حزبی گفتوگۆ لەسەر بەشداری شاندی کوردی لە گفتوگۆکاندا دەکەین گفتوگۆ لەسەر پێویستی و بنەمای گفتوگۆکانی کورد لەم پێکهێنانی ئەم حکوومەتە نوێدا دەکەین و گفتوگۆ لەسەر حکوومەتەکە بەگشتی دەکەین لە تەوریەکەمدا و تەوری دووەمیش تایبەت دەبێت بە گرژی و ئاڵۆزەکانی سووریا لە تەوەری یەکەمدا بەڕێز پۆڵا سیروان تاڵەبانی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمانە بێ هەڤاڵ پۆڵا زۆر بەخێر بێ سپاس بەشداریت زۆر سپاس کاک پۆڵا ئەمەوێت لە شاندی یەکێتیەوە دەست پێ بکەم دیارە هاوسەرۆک بەڕێز شێخ لاهور بەشدارە و سەرۆکی شاندی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ گفتوگۆکردن لە بەغدا بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن بەشدار دەبێ و بە پێی زانیاریەکانی ئێوە داوا و داخوازی یەکێتی بۆ ئەم حکوومەتە نوێیە و بەشداری یەکێتی بۆ ئەم حکوومەتە نوێ چۆنە بێ ئایا یەکێتی بە دیاریکراوی پاڵپشتی لە محەممەد تۆفیق عەلاوی و حکوومەتە نوێەکە دەکات یان مەرجی هەیە بۆ ئەمە بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە سڵاو ڕێزم بۆ بینەرانی بەڕێزی گەلی کوردستان هەیە دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی کاریگەرە لەسەر ساحەی سیاسی عێراق و یەکێتی هەمیشە لەسەر پرۆسی سیاسی لە عێراق و لەو بارودۆخانی کە هێتە پێشەوە خاوەنی ڕەی و مووقیف و هەڵوێستی خۆیەتی ئێستەیش کە ئەم بارودۆخە ناهەموارە هاتە پێشەوە لە عێراق بەڕاستی ئێمە پێشتر زۆر هۆشیاریمان داوە لە ڕێی کتلەی پەرلەمانیمانەوە بێ لە ڕێی هاتنی ئەو هەواڵانەمانەوە بێ وفتەکانمان بۆ بەغا لەگەڵ سیاسیەکانی عێراق لەگەڵ کتلە سیاسیەکان لەگەڵ حیزبەکان هەمیشە باسمان لەوە کردووە ئەم بارودۆخی عێراق بەم شێوەیە ناکرێ ینی دۆخی عێراق زۆر خراپ بوو ینی گەندەڵیەکی بێئەنداز ینی خزمەتگوزاری مەسائلی ینی دام و دەستگاکانی حکوومەت ژیان و گوزەرانی خەڵک ینی هەمووی کۆمەڵێک هۆکار بوون کە ینی زۆر بەڕوونی دیار بوو ینی هەر کەسێک چاودێرێک تێبینی دۆخی عێراقی بکردا ئەزانی ئەو دۆخە بمڕۆ ئەگا بەداخەوە ینی کەس گوێی لە ئێمە و خەڵکی کەیش هەبوو کە لەسەر ئەو دۆخانە قسەیە کرد تا بەم وەزع گەیشتێنی ئێستش کە ئەم بارودۆخە لە ئارایە پێکهێنانی ئەم حکوومەتەوانە ئێمە وەکو یەکێتی ینی هیواخوازین و پێشمان وایە زۆربەی لایەنە کوردەکانی شوابی دەکەنەوە کە نابێ ئێمە جارێک خەمی مشیان مشوری پۆست و ئەم وەزارەت و ئەو وەزارەت بخۆین ئێمە کۆمەڵێ مەبادئ ئێمانەیە کۆمەڵێ بابەت هەیە کە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەیە بابەتی مەسیریە یان بەژەوەندی واڵەکانی خەڵکی کوردستانە ینی ئەبێ ئێمە جارێ لە خەمی ئەوە بین ئەو بابەتانە تەزبیت بکەین ئێمە ئەبێ خەمی مادەی 140مان بێ ئێمە ئەبێ خەمی مەسەلەی شایستە داراییەکانی خەڵکی کوردستانمان بێ ئەبێ خەمی جێبەجێکردنی مادە دەستوریەکان ئەوانەی کە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەیە پەیوەندی بە بوونی ئەم هەرێمەوە هەیە پەیوەندی بە
مستقبلی ئێمەوە هەیە ئەمانە کۆمەڵی بابەتن مەسلەی بودجا مەسلەی پێشمەرگا مەسلەی 140 ئەمانە کۆمەڵی بابەتی زۆر گرنگن کە ئێمە پێویستە بەڕاستی ئەمە پێوە بێ بۆ ئەوەی ئێمە ینی هەکو هێزە سیاسەکانی کوردستان لەگەڵ ینی بچینە هەر پرۆسێکی سیاسی لەگەڵ هەر حزبە شخصە هەر کەسێکە ئەبێ ئەمە مەرجەکانی ئێمە بێ ئەمانە مسۆگەرخین دواتر باز لەوە بکەین کە ئێمە بەشدارەکەین یان چیمان بەرەکەوێت یا چیمان بەرناکەوێت لەبەرەوە پێویستە ینی ئەم جارێک دەڵێمەوە کە بەرژەوەندێ باڵەکانی خەڵکی کوردستان لە پێش هەموو دەستکەوت و پۆست و بابەتێکی ترەوە باش کاتێکێتی بەو مەبدەئەوە دەچێتە گفتوگۆ کە بەرژەوەندەکانی کورد و ناوچە دابڕنراوەکان یەکلا بکرێتەوە ئەو جا قسە لەسەر پشک بکرێ یەکێتی مەبەستێتی دەیەوێت پشکی هەبێ یان دەیەوێت ئاگدار بێ کە کێ دەبێت لەسەر پشکی کورد دەبێ بە وەزیر یان هەر پلە و پۆستێک لەو حکومەتەیە وەردەگرێت کامی یەکێتی بەلاوە مهمێت بێگومان ینی ئەم حکومەتە یا هەر پرۆسێکی سیاسی لە عێراقا بەبێ کورد سەرکەوتو نابێ و ناشکرێ و سەریش ناگرێ لەبەرەوە پێویستە هەر هێزێکی سیاسی یا هەر کەسایەتی یا هەر شخصیەتی یا هەر گروپێک حکومەت پێکەهێنێ کابینە پێکەهێنێ ئەبێ پشکی کورد پارێزراو بێ ینی لەو حکومەتەیە بەمە مەبدەیەکە کە عێراق لەسەری دروست بووە ینی پرۆسی سیاسی لە عێراقا کە دروست بووە دەستور ئەمەی ڕێخستووە کە عێراق وڵاتێکە لەسەر بنەمای تەوافق ینی بەڕێوە ئەبرێ و ناکرێ هیچ پێکهاتەیەک بە تایبەتی پێکهاتێکی سەرکی وە کورد یان پێکهاتەی سونە یا هەر پێکهاتەیەکی کە لە عێراق پشتگوێ بخرێ یا پراوێز بخرێ ئەمە مەبدەیەکە کە هەموو هێزە سیاسەکانی عێراق لەسەری ڕێککەوتن وەختی خۆی کە دەستوری عێراق دانراوە ینی بەشێک لە کێشەکانی کە دۆخی عێراقی بەم ڕۆگەیان ئەوە بوو کە دەستور وەکو پێویست جەبەجێ نەئەکرا خەڵکانێکە بوون بە قووە و بە پشتیوانی هەندێک لایەن وانەی ئیقلیمی و نێودەوڵەتیوانە وایان کردبوو کە قۆرقی هەموو شتێکیان کردبوو بۆ خۆیان چۆن بیان ویستایەوە ئەویانە کرد ئینفرادیان کردبوو بە هەموو بابەتەکانەوە بۆیە دۆخەکە بەم ڕۆگەش بۆیە پێویستە و هەڵەیە دووبارە نەکرێتەوە ئەم جارە هەر حکومەتێ دروست دەکرێت پێویستە و حکومەتە لەسەر بنەمای تەوافق دروست کرێ و پێویستە هەموو پێکهاتەکانی تیابێ و هەمووی خاوەنی ڕۆڵ و خاوەنی پێگەی خۆیان بن لە حکومەتە بۆی بە حکومەتی خۆیانی بزانن بتوانن کاری تیا بکەن بەدڵ سۆزانە ئێستاوی کە محەممەد تۆفیق عەلاوی ڕایگەیاندووە ئەوەیە کە دەڵێ من ئەم باڵانسەم ڕاگرتووە و ئەم بەشداریکردنی نەتەوە جیاوازەکانم کردووە بەڵام گوێ لە حیزبەکان ناگرم یان نامەوێت حیزبەکان ناوەکانم بنێ ئەمە چۆن دێک دەدەنەوە ئێوە پێتان وایە ئەمە دەتوانێت لەم قۆناغەیە بۆ ئێستای عێراق ئەمە بچێتە سەر من بڕوا ناکەمەوە بچێتە سەر چکە ئەگەر تۆ باسی ئەوە بکەی ینی ئێستا کێشێکی زۆر هەیە ینی لە عێراقا بە تایبەتی لە نێو ماڵی شیعە و پێکهاتەی سونە ئێستا ناڕازین لە وەزعی ئەم کە بەڕێز عەلاوی قسەی لەسەرەکە بەو شێوازە حکومەت پێکەهێنێ و لەناو لایەنە شیعەکانیشە هەر خۆیان نیشانی کێشە و گیر و گرفتیان زۆرە لەسەر ئەم کابینەیە بۆیە پێویستە وەکو وتم ینی ئەم کابینەیە بە شێوازی تەوافق وەکو ئەوەی من نازان باز لە ئەوەیە کە لە حزبەکان کاندید وەرناگرێت ئەسڵان خۆی بە پشتیوانی لایەنێکی دیاری کراوە هاتووە چۆن ینی ئەوکات دوای ئەگەر بێت ئێمە قسە لەسەر ئەوە بکەین ینی هەرێمی کوردستان ینی دۆخی هەرێمی کوردستان لەگەڵ دۆخی بەغا و خواروی عێراقا فەرقی هەیە ینی ئێمە بە جۆرێکی کە ئەبێ لەگەڵ ئێرە تەعامل بکرێ ئەوان لەوێ لەژێر تەسیری شارع و لەژێر تەسیری کێشەی خۆیان لە ناو ماڵی شیعە بە جۆرێک لەژێر فشاری ئەویان ئێمە لێرە بە جۆرێکی کە وەزعەکاندای ئێمە بۆیە بێت تەعاملێکی تایبەت لەگەڵ کوردکرێ لەگەڵ لایەنە سیاسەکانی کوردستان لەگەڵ هێزە سیاسەکانی کوردستان بەو شێوەی کە بۆ کورد باشە کورد ئەبێ وا بەشداری بکە باشە کاک پۆڵات چۆن بوو یعنی شاندە کوردەکان بە جیاوازی چوونە بەغدا و یەکتیمی نەبوو و چۆنڵی یەک شاندی کوردی دروست نەبوو بۆ نەیکێتی شاندی خۆی نارپارتی شاندی خۆی گۆڕان شاندی خۆی یەکگرت و کۆمەڵی ئیسلامی ئەمە پێتان وایە باش بێ خراپ بێ یان پێت وایە کە ئەگەر بەم جۆرەش دەڕۆن لانی کەم لە بەغدا و لە گفتوگۆکانە هەماهەنگی و تەنسیقێک هەبێ بێگومان خۆی باشتر بوو کە ئێمە هەمیشە داواکاری ئەوەین کە کورد هەمیشە یەک دەنگ و یەک مووقیف بێ هەمیشە یەک هەڵبێز بێ هەمیشە وەکو تیمێک کار بکە ینی ئێمە لەو کۆبنەوەی پێشتریش کە کرا لەگەڵ بەڕۆی سەرۆکی هەرێم کە باز لەوە کرا ینی هاوپەیمانی کوردستانی دروست بێتەوە ئێمە بەڕێز کا کۆسرەت یەکێک بولوانی کە پێشنیاری ئەوەی کرد کە ئەو هاوپەیمانی کوردستانی وەکو جاران دروست بکرێتەوە بە تەنسیق هێزە سیاسەکانی کوردستان پێکەوە کار بکەن ینی ئەمە هەمیشە ئەوە مەبدەئمانە ینی لە کۆبنەوەیش کە لەگەڵ سەرۆکی هەرێم لایەنە سیاسەکان چیکت لە سیاسەکانی ناو پەرلەمانی عێراق ینی ئێمە داکۆکیمان لەوە کرد کە پێویستە یەک گوتاری یەک مووقفی یەک هەڵوێستی یان تیمی کوردی لە بەغا وەکو تیمێک کار بکەن ینی ئەو
بەداخەوە کە ینی ئەگەر بە جیاجیاش ڕۆشتون بەڵام من پێم وایە تەنسیق و هەماهەنگی هەیە ینی بە جۆری ئەبەوە نییە هیچ پەیوەندیەک نەبێ تەنسیق و هەماهەنگی هەیە و هیوادارم لە بەغا ئەوە زیاتر بێ چکە بەڕاستی ئێمە هەتا زیاتر یەکگرتوو بین و هەتا زیاتر مووقیفمان یەک بێ هەڵوێستمان یەک بێ لەوێ پێگە و سەنگیشمان بەقۆترە بێ لەبەرەوە پێویستە وابێ پێویستە یەک دەنگ بین پێویستە یەک مووقیف بین و ئەگەر بە یەکتیمیش نەڕۆین لەوێ لە بەغا ئەجنداکانمان یەک خەین و هەماهەنگ بین پێکەوە شاندیەکێتی هەوڵی ئەوەدا لەوێ ئەجنداکان کۆ بکاتەوە یان لانی کەم ئەو شان دەبێت کە داوا و داخوازی کۆکراوەی هێز و لایەنە سیاسیەکان و هاوڵاتی کوردی بگەێنێ بێگومان ئێمە هەمیشە ئەو کارەمان کردووە هەمیشە کۆکەرەوە ببووین چی لە سەردەمی زمانی بڵێن خاڵی خۆش بوو جەنابی مام جەلال چی دواتریش ینی هەمیشە یەکێتی هەوڵی داوە کۆکەرەوەی هەموو لایەنەکان بێ ینی هەمیشە هەوڵی داوە ئەو دەورە ببینێ نەک لە نێوان لایەوە لایەنە کوردەکان وەکو ئەرکێکی نیشتیمانی و نێتەوەی خۆمانە بەڵام هەمیشە لە عێراقش هەر وەکو کۆکەرەوە وەکو عاملێکی خێربووین ڕاستە ئەگەر بگات بە قۆناغێک محەممەد تۆفیق عەلاوی گوێ لەو داوایانە نەگرێ و سوور بێت لەسەرەوەی کە وەکو حزبی سیاسی کاندید دیاری نەکاوە خۆی سوور بێت لەسەر ئەم جۆرە لە مامەڵەکردن کورد زیانی بەردەکەوێ یان چۆن کورد ئەم هەڵوێستی چۆن بێ بەرامبەر بەم ڕووداوە یعنی ئێمە نامانێت پێشی ئەحداسەکان کەوین ئێمە تا ئێستێژ گفتوگۆ و بیر و ڕاگۆڕینەوە هەیە لە چەند ڕۆژی پێشوە وەفدی ئێمە بە سەرۆکایەتی بەڕێز کاک لاهور هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغا بوون وەکو تیمێک ینی لەگەڵ برادرانی کتلە سیاسیەکانی کەی عێراق ئەحزاب سیاسیەکانەوانەی پێکهێنەری سەرەکی پرۆسی سیاسین لە عێراق گفتوگۆ کراوە لەگەڵ بەڕێز عەلاوی گفتوگۆ کراوە دووجار تا ئێستا ینی تا ئێستا گفتوگۆ هەیە ئێمە هیوادارین ئەو بەڕێزە کارێک نەکاکە ینی بەڕاستی بە جۆرێ لە جۆرەکان پەراوێز خستن یان ئەوەی پێوە دیار بێ بۆ لایەنی کوردی چکە بەڕاستی ئەوە ئەبێتە هۆی پەکخستنی پرۆسی سیاسی شەر لە عێراقا چکە وەکو پێشتری ژوتم ینی هیچ پرۆسێکی سیاسی بەبێ کورد پێک نایە لە عێراقا وەگەر کورد بگاتە ئەوەی مقاتعی پرۆسی سیاسی بکە ینی هەر دۆخێکی زۆر ئاڵۆستر دێتە ئەوە یەکێکە لە هەڵبژاردەکان بۆ کورد کە مقاتعی پرۆسی سیاسی بکە ئەگەر بە پێی خواست و ویستی کۆمەڵانی خەڵک بەشداری بە کورد نەکرێت بێگومان ئەگەر کارێک بکرێت دژ بە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و ئەوەی خەڵکی کورد ینی بەدەستی هێناوە لە چەند ساڵی ڕابردووە بە خەبات و بە قوربانیدان و بە ماندووبوون خەڵکی کوردستان ئەوانە بکوێتە خەتەرەوە ئەگەر ئێمە ئەوەی کە ماومانە لە مەسەلەی ناوچە دابڕاوەکان لە استحقاقاتی خەڵکی کوردستان ئەوانە جێبەجێکردنی مادە دەستوریەکان ئەوانەی پەیوەندی بە کوردەوە هەیە ئەوانە خەڵکێک بێت ینی قسە لەسەرەوە بکاکەوانە بخاتە مەترسیەوە بێگومان ئێمە هەڵوێستی تونمانە بێتەوەبارە باشە کاک پۆڵا بە حکومی ماوەیەکی زۆر لە بەغدا بووی و مەسئولی مەڵبەندی بەغدا بووی ئێستاش وەکو ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی دەمەوێت ئەو پرسیارە بکەم کە باست لەوەش کرد یعنی لەگەڵ محەممەد تۆفیق عەلاوی بە جۆرە لە جۆرەکان پەیوەندی هەبووە گفتوگۆ هەبووە محەممەد تۆفیق عەلاوی چۆن بیر لە دۆزی کورد دەکاتەوە پێتان وایە ئەوەی کە دەبینرا بۆ دکتۆر عادل عەبدولمەهدی لە هەماهەنگ هاوکارت یان لانی کەم تێدەگا لە معاناتی کورد لە چوارچەوەی عێراقدا ئەو جۆرە لە بیرکردنەوەی هەیە یان چۆنە دەمو لەفزی یاخود دەمولوتی وەکو باز دەکرێت لەگەڵ کووردا وڵای ئەوەی بەلای ئێمەوە گرنگە زیاتر کردارە ئەنی ئێمە وەکو شەخص قسەمان لەسەر شخصەکان نییە خۆ بەڕێز عادل عەبدولمەهدیش کەسایەتێکی خراپ نەبووە بەڵام مشکلە ئەوەیە ئەم حکومەتە هەر حکوومەت لە عێراق مؤسسەی دەوڵەت مؤسسەیەکی زەعیفە چکە لە دەرەوەی دەوڵەت هێز هەیە بە قۆترە لە دەوڵەت هێزی چەکداری هەیە میلیشیای هەیە و پشتیوانی ئیقلیمی هەیە و ئەکاکە تەسیرات لەسەر حکومەتدانا بەو شێوەیە کە خۆی ئاراستێکە ینی لە پێشتریش لە حکومەتەکەی بەڕێز عادل عەبدولمەهدی ینی خۆ بەڕێزیان حەزێک کرد کار بکە چاکسازی بکە ئیسلاح بکە زۆر بابەت ینی کە کاری لەسەر بکە لە بەرژەوەندی خەڵکو بەڵام دەستی بەسرا بوو کە نەتوانێت ئەو هێزانی کە هێنابوویان و ئەوانەی کە پشتیوانیان لێ کرد نەیەتوانی لە کارێک بکە ینی بەرژەوەندی ئەوان بخاتە مەترسیەوە یان دژی بە ئاراستەیەک بڕوا کە لەگەڵ ئەوان نەگونجێ ئەمیش من پێم وایە هەر کەلایەنێکی سیاسی هێناوێتی پشتیوانی ئەکا ینی لەوەی ئەو ئەگەر خراپتر نەبێ باشتر نابێت چکە هەر بە عینە میکانیزم هاتووە و ئەو هێزانەی کە ئاراستەی ئەەکەن ینی من تەسەوڕەکەم ناتوانێت لەو دایرەیە دەرچێت دەرەوەکەوان بۆی ئەوەکەن لە ئەساسا خۆی هەر حکومەتەکەیش حکومەتێکی موقتە ینی تۆ انتخاباتی پێشوەختە ئەکرێ ینی حکومەتە 6 مانگ ئەو پەڕی بتوانێت ساڵێک ینی
بەردەوام بێ و من پێم وانە ینی حکوومەتێک لە ماوەی 6 مانگە کە حکوومەتێکە هاتوۆتە سەر کەڵەکەبووی ئەو هەموو ساڵە لە گەندەڵی و لە فەساد و لە خراپ بەکارهێنانی دەسەڵات و ئەو هەموو کێشە من ملانێ و خەڵک لەسەر جادەی ینی ئیسلاحات و ئانە من تەسەور ناکەم شتێکی وای پێ بکرێ تەسەورەکەم هەر تەنها بتوانێت کۆمەڵێ بۆ کۆڵی سعافاتی ئەوەلی بکایان کۆمەڵێ شتی زۆر بچووک ینی ئەویش ئەگەر بکرێ باشە ئەوەی کە لە هەر تایبەتە بە پێکێنانی حکوومەت ئەوەیە کە محەممەد تۆفیق عەلاوی دەیەوێت هەم شەقام ڕازیکە هەم هێز و لایەنە سیاسیەکان ڕازیکە ئەمەی پێکرێ چونکە ئەوەی لە شەقامدا داوای شەقامە زۆر جیاوازە لەوەی کە داوای هێز و لایەنە سیاسێ بە تایبەتی عێراقیەکان و لە نێویشیدا نێوماڵی شیعیە بێگومان پێی ناکرێ ینی من تەسەور ناکەم چکە هەر بۆ خۆی ئێستا شەقام لە شخصی ئەویش ینی ڕازی نییە و لە شێوازی هێنانی و دانانی ڕازی نییە و شەقام قسەی خۆی هەیە و تەوافقکردن لە بینی ئەحزاب و شەقامە زۆر قورسە لە عێراق چکە ینی بۆشایەکی زۆر لە بینی ئەحزابەکان و لە بینی خەڵکە هەیە و خەڵک ینی بە هەموو شێوەیەک دژی ئەحزابەکان وەستاوەتەوە چکە بەڕاستی خەڵک ینی گەشتوت بێئومێد بووە لە ئەدایان بێئومێد بووە لە بەکارهێنانی دەسەڵات بێئومێد بووە لە هەموو شتێک کە ئەو ئەحزابانە ئەیکەن و کردویانە لە ڕابردووشا لەبەرەوە من تەسەور ناکەم ینی بتوانێت ئەو تەوافقە دروستکە لە بینی شەقام و لە بینی هێز سیاسەکان هێز سیاسەکانیش ڕێگەی ئەوەی پێ نادەنیانی بەو شێوەیە خۆی ئەوەی ئەوێ بیکات باشە ئەوەی کە زۆر گرنگە باست لێوە کرد و داوای زۆرێک لە خەڵکی ئەتوان بڵم هەموو خەڵکی ناوچە دابڕێنراوەکانیش ئەوەیە کە دۆسیەی ئەوان و بابەتی یەکلاکردنەوەی گرفتەکانی ئەو ناوچانە بەشێکی گرنگ و پانتایەکی زۆر لە گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا لە خۆ بگرێت ئەوەی کە تایبەتە بە یەکێتی چۆن دەیەوێت ئەمە بکات بە تایبەتی کە لە ئێستادا ئێستا دۆخێ و ناوچانە ڕوبەڕووی هەندێک جار مەترسی داعش دەبنەوە داعش لێرە و لەوێ هێرشی لە ناکا و پارتیزانی و خێرا دەکا و وەکو باز دەکرێت ڕەنگە ئەمە ئاماژە بێت بۆی کە یعنی داعش بێوێ خۆی زیاتر بەهێز کاتەوە ئەو ناوچانە بەرەو مەترسی زیاتر بچن ئەمە چۆن یەکێتی بە تایبەتی و وەفدی کوردی بەگشتی بتوانێت لەگەڵ ئەم حکوومەتەیەک لای بکاتەوە یان بە دیوی ترام حکوومەتە دەتوانێت دۆخی و ناوچانە بەلایەکی تردا بگۆڕێ حکوومەتەکەی محەممەد تۆفیق عەلاوی مەبەستم ئێمە پێمان وانە ینی حکوومەتی تۆفیق بەڕێز عەلاوی یان هەر حکوومەتێکی کە لە ناوچە دابڕاوەکان ئەمنێتی ئەو ناوچانە پارێزێ بەبێ بوونی هێزی پێشمەرگە یعنی پێمان وایە ضرورەتی بوونی پێشمەرگە لەو ناوچانە زامنی ئاسایش و بەرقەراربوونی ئاسایشە لەو ناوچانە دەرکەوتیانی لە ماوانی پێشوە کە لە دوای ئەحداسەکانی ئەوەی کە سوپای عێراق هاتۆتەوە ئەو ناوچانە یعنی نەیتوانیوە یا سەرکەوتو نەبووە لە پارێزگاریکردن لەو ناوچانە بۆیە ئێمە پێمان وایە گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچە دابڕێناوەکان و ئەو ناوچانەی کە پێشتر پێشمەرگە پارێزگاری لێ کردووە کە بوو بەهۆی ئەوەی کە سەقامگیریەکی زۆر باش لەو ناوچانە هەبوو پێمان وایە ینی زەرورە کار لەسەرەوە بکرێت کە هێزی پێشتر چەندین جاریش یعنی لەگەڵ سوپای عێراقا سوپای عێراقیش خۆیان قەنەعەتیان وایە کە زۆر گرنگە پێشمەرگە بگەڕێتەوە ناوچانە بە هەماهەنگی لەگەڵ سوپای عێراقا و ناوچانە پارێزن ئێمە هیوادارین ئەوە بکرێ بۆ ئەوەی کەیتر چیتر یانە بینی ڕۆژانە بەداخەوە ئێمە هەر شەوی ڕابردوو کۆمەڵێ هاوڵاتی کورد شەهیدکران ڕۆژانە ئەو ئەحداسانە ئەبێت لە سنووری کەرکووک لە سنووری خانەقین لە جەلەولا لەکوێ یعنی پێویستە ئیتر کۆتایی بە و وەزعانە بهێنرێ و پێشمەرگە بگەڕێتەوە و ناوچانە و لەگەڵ سوپای عێراقا پارێزگاری لە ئەمن و ئاسایشی خەڵک باشە ئەوەی کە پەیوەندە بە دۆسیە ئیدارەدانی ئەو ناوچانەوە ئەم دۆسیە لای بەغدایە یان لای کورتخۆیەتی چونکە بۆ نمونە دانانی پارێزگارێک بۆ کەرکووک کە زۆرێک لە کەرکووکیەکان بە گرێکشۆرەی چارەسەرکردنی گرفتە بە تایبەتی ئەمنیەکان و خزمەتگوزارەکانی پارێزگاکە و ناوچەکەی دەبینن بەگشتی بێگومان چارەسەرەکە ئەو بە بابەتانە هەمووی ئێستا حکوومەتی عێراقیە و حکوومەتی عێراقیش بەداخەوە مماتەڵاکە لە جێبەجێکردنی ئەو اتفاقاتانی کە هەیە هەرچەنە مەسلەی پارێزگاری کەرکووک بەشێکی زۆری پەیوەندی بە خۆمانەوە وەکو کورد ینی بەداخەوە ینی نەماتوانی پارێزگارێکی کورد دانین کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵێکی زۆریدا و تەنازولاتێکی زۆری کرد و سازشێکی زۆریشی کرد لەسەر مافەکانی خۆی کە استحقاقێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە هەموو ڕوویەکەوە بەڵام تەنها لە پێناوی ئەوەی کە دانرێ هەتا ئەنجومەنی مەحافەزەکان کارا بوو کە دواتر حکوومەتی عێراق قەراری
هەڵۆشانەوەی ئەنجومەنی محافظ بڵێن پەرلەمان بڵێ ینی ئەوانە لەو باوانە نەکرا بەڵام دوای ئەوەش حکوومەتی عێراق ینی ماتەڵاکە بەڵام پێش حکوومەتی عێراقیەوە گلەی لە خۆمان بکەین کە لەو مەلەفەیە وەکو پێویست نەمانتوانی دەکا بە بەشێک لە گفتوگۆکانی یان ئەمە دەبەستێتەوە بە کۆی بابەتەکانی تر و دەگرێت بۆ گفتوگۆکانی ئایندە هەمووی یەکە ینی سەد ئێمە خەمی گەورەمان جێبەجێکردنی مادی 140 جێبەجێکردنی ئەمنیەت و ئاساییشە لە ناوچەدا بڕێنراوەکان یان گەڕانەوەی هێزی پێشنەگەی بەو ناوچانە ئەمە یەکێکە حتمما لە مەلەفە هەرە گرنگەکان و ینی مەسی زۆر گرنگەکان بۆ ئێمەوە شتێکی ینی حیاتیە بۆ ئێمە بەڕاستی کەیتر ناکرێت لەوە زیاتر ئەو مەلەفە دوا بخرێ باشە ئەوەی کە تایبەتە بە جموجۆری داعش هۆشداریی لەوەش گەورەتر هەیە بۆ حکوومەتی عێراقی کە پێویستە حکوومەتی عێراقی ئەم هۆشداریانە بە هەند وەربگرێ و کاری لەسەر بکە چونکە باز لەوە دەکرێت کە یعنی داعش پێدەچێ هاوشێوەی سەرەتاکانی هاتنی و ئەوی لە مووسڵ کردی و ئەو ڕوبەر زۆری لە عێراقی داگیر کرد بە تەمای کارێکی لەو جۆرە بێتەوە ینی لەم دۆخانەیە حکوومەتی عێراقی توانای ئەوەی هەیە کە ڕێ بە داعش بگرێ بەداخەوە ینی دەرەک کەوتووە ینی کە تۆی بینی ڕۆژانە داعش جموجۆڵێکی ئاشکرای هەیە لە زۆربەی ناوچەکان زۆربەی ئەو ناوچانەیەشەکە لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق هەیە ینی ئەدای هێزە ئەمنیەکان ینی وەکو پێویست نییە ئەدای سوپا لە ناوچەکانە ینی هەمووی گیرۆ دەبووە بەو دۆخە سیاسی کە هەیە بەداخەوە ینی هەتا استقراری سیاسی نەبێ بەڕای من ینی استقراری ئەمنیش نابێ حکوومەت و هێزە ئەمنیەکان ناتوانن وەکو پێویست ئەدای کارەکانی خۆیان بکەن کاک پۆڵاوی کە لە تۆڕی کۆمەڵایەتی هاتووە ئەگەرچی ڕەنگە پەیوەندی بە تەوەری بەرنامەکەەوە نەبێ بەڵام زۆرینەی باز لە هەنگاوی نوێ و قۆناغەکانی داهاتووی یەکێتی دەکا و وەکۆی کە من دەیبینم لە کۆمنتەکان هەمویان چاوێن لەسەر یەکێتیە کە یەکێتیکی بەهێزتر لە جاران نوێتر لە جاران خاوەن استراتیژ و بەرنامەی باشتر و خاوەن خزمەتگوزاریی فراوان بۆ کۆمەڵانی خەڵکو و یەکێتیکی یەکگرتووتر بێتە ئاراوە دەکرێت هەندێک پرسیار بکەین لەسەر ئەو بابەتە ئەگەر ئاسایی بێ بەلاتەوە زۆر باشە لەسەر یەکێتی یعنی یەکێتی هەنگاوەکانی دوای دیاریکردنی هاوسەرۆکانی چیە بێت یەکێتی ینی لە ماوەی ڕابردووە بەداخەوە ینی چەند ساڵێک کۆنگرێت دواکەوت ینی بەهۆی دواکەوتنی کۆنگرە و نەکردنی لە کاتی خۆیان ئیتر بەهۆی کۆمەڵێ ئەحداث کە هەموو خەڵکی زانەیە ینی کۆچی دوای جەناوی مام جەلال شەڕی داعش ئیرهاب وانە هەمانە و کۆمەڵی هۆکاری کەش ینی وای کرد کە لە کۆنگرەکە لە کاتی خۆی نەکرێ بۆیە ئەم کۆنگری کە کردمان ینی کەڵەکەبووی ئەتوانین بڵێن بەشی سێ کۆنگرە ئەوە بوو لەبەرەوە ینی بە خۆشحاڵیەوە ینی کۆنگرێشمان کرد کۆنگرەیەکی سەرکەوتوشمان کرد دوای کۆنگرە هەنگاوەکانی ئیتر جێبەجێکردنی ڕاستپاردە و بڕیارەکانی کۆنگرەیە و بۆ ئەوەی کە ئێمە یەکێتی بخێنەوە سەر شاڕی ڕاستی خۆی یعنی خۆشبەختانە ئێستاش ئێمە لەوە بەردەوامین پەیڕەوی ناوخۆمان پەسەند کردووە و هەڵبژاردننی هاوسەرۆکەکانمان کردووە و ئێستا خەریکی پرۆگرامین یعنی کۆمەڵی هەنگاوی زۆر باشمان ناوە و ئێمەش ئومێ دەکەین ینی ئیتر یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەرنامەیەکی تازە بە استراتیژی تازە هەمووانی کە جەناب دوتت کە خەڵک ئەو بەو شێوازی کە خەڵک چاوەڕوانەکە لە یەکێتی ینی یەکێتی هێزی خەڵکە ینی خەڵک چاوەڕوانی ئەوواکە یەکێتی وەکو دروشمی کۆنگرەکەی نوێبوونەوە بوو لە هەموو شتێکا خۆی نوێ بکاتەوە خۆشبەختانە بە شێواز ینی تا ڕادێکی باشیش ئەوە کراوە لە چەند ڕۆژی داهاتووشە و لە هەفتەکانی داهاتووە بێگومان ئیتر خەڵک بە چاوی خۆی ینی نەتایجی ئەو بابەتانە ئەبینە کە ئێمە کارمانە سەر باشە دوا پرسیارم ئەوەیە کە یەکێتی مۆدلی هاوسەرۆکی بۆ هێزە سیاسەکان و حزبی سیاسی لە باشووری کوردستان دێنێتە ئاراوە مۆدیلی هاوسەرۆکی بۆ ژیانی حزبی یەکێتی تا چەند گرنگ بوو بۆ بەڕێوەچوونی باشتر و مؤسساتکردنی یەکێتی تا چەند گرنگ بوو بەڵێ ئێمە تەبان لە کۆنگرەیە کۆمەڵی پرۆژە هەبوو ینی بۆ بەڕێوەبردنی یەکێتی ینی لەسەر شێوازی بەڕێوەبردنی یەکێتی ئێمە دوای کۆنگرە کە بڵێن کۆنگرە ئەو سەلاحیەتەیە بۆ ئەنجومەنی سەرکردایەتیە کە پەیڕەوی ناوخۆ هەموار بکەنەوە ئەو پرۆژەی پەیڕەوی ناوخۆی کە پەسەند کرا بوو ئێمە ینی ئەو ماوە زۆرە پێشتر لیژنەیەک دانرا بۆەوەی پیا بچنەوە بۆ پەیڕەوە و لیژنەیەش زۆر باشی کارەکانی خۆیان کرد پەیڕەوەکەیان ینی بە شێوازێکی باش هێنایەوە ناو ئەنجومەنی سەرکردایەتی ئێمەش لەوێ ینی هەموو هەواڵان بە تێکڕا ینی لەسەر بەند بە بەند و لەسەر خاڵ بە خاڵی
ئەو پەیڕەوە مناقەشەی زۆر هەواڵە نەکرا زۆر جددی کرا یعنی ئێمە هەوڵماندا پەیڕەوێکی باش کە لەگەڵ ئەم سەردەمە بگونجێ و جێگەی ڕزامەندی خەڵک بێ و جێگەی ڕزامەندی یەکێتیەکان بێ ینی شایستەی یەکێتی بێ لەم عسرەیە شتێکی وا پەسەند بکەین خۆشببختانە ئەوەشمان کرد یەکێک لەوەی کە مەسلەی هاوسەرۆکی بەڕاستی پاش ینی مناقەشە و گفتوگۆیەکی زۆری هەواڵانە لە ناو ئەنجومەنی سەرکردایەتی یعنی ئەوە بە گونجاوترین شێواز زانرا بۆ ئەم بارودۆخەی ئێستا یەکێتی بۆ ئێستا یەکێتی و شێوازێکی تازەیە تێدا دەسەڵاتدا بەشەکرێ و یەکێتی بەم شێوازە بە ڕێوە برێ ئێمە پێمان وایە ینی سەرکەوتووە ینی وەکوەوەی کە گفتوگۆمان لەسەر کردەوە لە داهاتووشە ئەیبینین کە ینی بەڕاستی شێوازێکی گونجاوە بۆ بەڕێبردنی یەکێتی زۆر سپاس دەکەم هەواڵ پۆڵا سیروان تاڵەبانیان دامێن ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس کە لە تەوەری یەکەم بەشدار بووی سپاس بۆیەوە کە بینەر بوون بەڕێزان پشوویەکی کورد وەرەگرین و لە تەوەری دووەم ئاگەڕینە وڵاتان ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کۆڵەتی بەرز و سەردەمیانە پەلە بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە پێکاتوە لە 3 ژووری نووسن ژووری میوان و نان خواردن 2 موشتەمەلات گەنجینە مەتباخ 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرماوگەرمە بە کەرەستەی گونجاو ڕووپۆش کراوە ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشەکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە جارێکتر سڵاوتان لێ بێ بەڕێزان لە تەوەری دووەمدا لە خزمەتی ئەوەیە بین دیارەوەی کە لەسەر بارودۆخی سووریا ئێستا ینی چڕی ڕووداوەکان و چڕی چاوەکان لە سووریا لەسەر ئیدلیبە دەمانێت بزانین بۆچی بەم قۆناغە گەیشت و تورکیا بۆچی هێندە سوورە لەسەروی کە بەشدار بێ و وەکو دەوترێ ینی ڕۆڵی هەبێ و ڕۆڵی زیاتر بجێڕێ لە یەکلاکردنەوەی ئیدلیبدا حکوومەتی دیمەشق چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخە دەکات و هێزە کوردەکان چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە بکەن کاریگەری ئەمریکا و رووسیا لەسەر یەکلاکردنەوەی ئەو گرفتانە لە نێو خاکی سووریا چی دەبێت گفتوگۆکانمان لەم بارەوە بن بە میوانداری بەڕێز حاجی عفرینی چالاکوانی سیاسی بەخێربەی زۆر سپاس ئەمە بپرسم ئیدلب بۆچی هێندە بەرای تورکیا و سووریاشەوە گرنگە یان ئیدلب بۆ خۆی ناوچەیەکی جیۆسیاسی وای هەیە کە تورکیا چاوی لەسەری بێ یان بەهۆی ناوچەی کوردیەوە ئەمە بۆتە ئەو بابەتە ئیدلب بۆچی هێندە چەقی ململانەکانە ئێستا بەێ
يعجبو رژیمی سوریه ادلب هلبت زور گرینگه بتهیبتی دو رگی سرکی رگی M5 قول حدودي أردن لدار عدس بيتكي تا حلب ريجيكي استراتيجية وكالين شرياني يعني طاماري جياني أبوري سوريا أمريكا بيشتر أمريكا بندسي أو كسي بناوي أرتيشا آزات يا أرتيشا نتوي يا سوري أو جروبني تشكدار بدسي أوان بو وهروها ريجي M4 و ريجي حلب لاذقية أو جي زور ريجيكي جرينج وحساسة بوفي رجيم لسرتا أبي إدلب بدس خضابيني يعني بيشتيجو زوربي مساحتي سوريا بدس خضاني بتهيبتي شام ودردوري شام ومحافظة ريفي شام باقشكر لجروب تيروريست هروا حلبجي تواني لجروبي تيروريست رزقار بكيو وزوربي الصدا حشتا نود مساحي سوريا بدستي رجيمي سوريا دينها بوه جيشت في قناعتي أبي أم هردو رجاجي بدس خضابيني وبتهيبتي أما تشند روجن هردو بتهيبتي رجاي M5 بتهواي جيشت يادا كتبن كنترول رجيم سوريا بجشتي رجاي كي زور استراتيجيكي رجاي كي كو آبوري سوريا همو جشاء بيدده يادا جاري كيدن جريدان كدنا بري دروي سوريا وسوريا جبوي پیش خستنا آبوری پیش خستنی پیوندی سیاسی امریکا رولی کیوی سرکی هی بتایبت لجل اردن ولجل مصر لجل ولاتن یکتی اوروبا هر وها لجل ولاتن عربی امریکا بتایبت مندیکی اوهایا یا دوامین بپاراستنی یا دا بکنترل کردنی ریگی M5 توانی امرو مطار حلب جی بتابعی کنترل بکی ومطار حلب ضمن باراستني دابي يعني استامروا جروبن تشكدار ين بناوي قالك ناو او بناوي اوبوزيسيون بلاهم بدا خواهش تمثيل اوبوزيسيون لكن جيشتن استيكي جو نتوانن بموشك حلب بومباردو ما ممكن يدا هوا الاني مطاري ايربورتي حلب بومباردو ما ممكن امرو يكم قشتي هواي قشتي ازمان لدمشق قشت بو حلب يعني ريجي دولي استكراوايا ريجي M5 ريجي طبعا ريجي اسبانيجي كراوايا تيوي واتي جاري كيدن حلب وكو بايتخت ابوري سوريا او نافا قزنشكر اما ياك طبعا ادلب محافظي ادلب وريفي ادلب همول سر امريكا بو ريجي M5 بو بالرجيم بريار دابو جو ام ريجا كنترول بكي او جروب تيروريست جي ادلب وهوردوري ادلب دربخيني اواجي بيكات بو تركيا هيج جرينية تركيا لسوتشي تنازل كردوا اساس تركيا لبرنبري درعا ام حملي بنافي نبع السلام نبع خون بو طبعا نبع السلام بو بيجري سبي داغر كر وسريكاني داغر كر او كات تركيا بتابعي لقال رجيم سوريا لقال ايران لقال روسيا وجاكربو جو ابي رجيم سوريا بقريوا او منطقنا بوجي هيج مقاومه جدي نبو يعني زوربي جندوارن روجافاي حلبي اوي جبنافي اوبوزيسيون شو مقاومه البرنبري بيشكتني رجيمي نكرن باشاكيش كرن يعني انسحاب كرن تراجع كرن هر ارتشي سوري هر چندي بتاثير هر چندي طاقتي نموا المواكي كرد تواني بالسدان شاروشكا جندوارن روجافاي حلب كنترول بكن كان سوتشي طبعا بيجومان يعني است تركيا باغدكي وباراستنا سيفيلا وتهديد الرجيم دكي اما همو سيناريويا توين قصي اردوغان ويلا ما امادين بو ادلبيش نابت يعني. اما سيناريويا اردوغان جاري جدا باوق السنه هول دي تشيبيكي كو عطفي اوبوزيسيون وخلكي سوريا برخا رابك شدي بس خلكي سوريا حتى اوبوزيسيون
چاودێرن سیاسی کەسن گوبناوی ئۆپۆزیسیونی قسە دەکەن ئێستا قسەی نەشرین بەرەبەر ئەردوغان دەکەن لە ڕاگەهاندن و لە ئەعلام بەلکو ئەردوغان فرۆشتن ئۆپۆزیسیونە سووریە بە تاوایی فرۆشت لە بەرامبەری بەرجەوەندی خۆی ئابووری لە بەرەبەری ئەو سافقەی فیزەین و موشەکن S14 و بەرامبەری بەرجەوەندی خۆی ئابووری لەگەڵ رووسیا طبعا هەموو خەم و تورکیا یەک کێشەی خۆ لە سووریا هەیە کوردە هیچ کێشەی تورکیا لە بەرامبەری ڕەژیمی سووریە تونە ئەبەد سیناریۆیە تیاترویە یانیس ئەمە شانۆیەک و تورکیا دروستکردی تورکیا ئامادەیە نەگو ئۆپۆزیسیونی سووری ئەو ئارتێشە سووریا وازات و جێشی نەتەوی نازام چی ئامادەیە هەموو سووریا بفرۆشێت لە پێناوی کورد نەبێ خودی ئستاتیوکێکی بەرچاو لە ڕۆژ ئاوای کوردستان یادا لە سووریا باشە ئێستا هەلا دژەتی کووردا دەکەێت لە سووریا باشە کەواتە لێرەیە کورد چ مەوقیفێکی هەیە ئێستا لەم ململانەیە و لەم پێشکەوتنانە و بەرەو پێشچوونانی هێزەکانی دیمەشق کورد مەوقیفی چییە پێی خۆشە کە هێزەکانی دیمەشق بۆم جۆرە جم و جۆڵ دەکەن و دەڕۆن بەرەو سنوورەکانی نزیک لە تورکیا یان کوردیش هەڵوێستێکی جیاواز لەمەی هەیە بڕاستی وەکو مەسەن وەکو هەواڵەتێکی کورد لە ڕۆژاوای کوردستان ئەگەر تو بڵێ ئێستا پرسیار ببکێ کی بوومە باشە ڕێجیم یان ئۆپۆزیسیۆنە سووری من یەکسەر ئەلێم ڕێجیم نەگو ڕێجیمی سووریا باش داموقراتە یادا مافی کووردا ئەناسێ نه کریارن ئەم گروپن ئۆپۆزیسیۆنێ یێگوبناوی ئۆپۆزیسیۆن کریاری وان قەتلیعامی گول بەرەمبەری کووردا کردنە تاڵان و دزی لە عەفرین لە سەرێکانی لە گرێسیپی هەموو کریارن وان هێشت بۆ ئێمە بێژین ڕەجیمی سووریە سەدان جار لە ئەم ئۆپۆزیسیۆنە باشترە لی دەموقراتترە یعنی ئەمە حەیقەت بۆوەژی بڕاستی کورد بگشتی ئێمە دوێ قەناعەتێدانە گو ئەمەنە ئەلتەرناتیڤی ڕەجیم نەبوون بەلکو ئەمەنە ئالەت بوون بە دەستی تورکەکان بوو دژەتی کورد باش تەنانەت بۆ دژەی کورد بۆوێژی وەکو تەفگەرە سیاسی کورد بگشتی ئەگەر هەنێک پارتیەن لەگەل ئێتیلافی و لەگەل ڕەجیمە تورکیا تا ئێستا دەستی وان تێکلاوە ئەوە کۆبوونەوەی نێوان کەسە و وەزیری دەرەوەی تورکیا بەڵێشت ئەوەنە خارج بەڵام هەموو کوردەکان لە دژی ئەم ڕفتارن تورکیا و دەسوێردانن تورکیا بۆ وێژی بڕاستی جی خۆدا ئێمە بیژین گو ڕەجیمە سووریە جارێکدن ئەو ناوچانە دەستخەوە بینێ من دووبارە دکەم نەگو ڕەجیم باشە نە ئێمە حەز لە ڕەجیم دکەن نەگو ڕەجیمە سووریە داموقراتە بەڵام کریارن دەوڵەتە داگرکەر یا تورکیا و کریارن با گروپن چەتە هێشت ئێمە لە کێلەک ڕەجیمی بسەکردن لە هەمبەر ئەوانە باشە تەفگەرە سیاسی کوردی وایە ئێستا یانێ وەکو من ئەگادارم وەکو بەڕێز ئیلهام ئەحمەدجی لە مەجلیسە سووریا داموقراتیک وەکو هەوسەروکی ئەو ئەنجمانەیە داخیانیکدا بۆ ئێمە دیالۆگ و گفتوگو لە دەمێکی نزیک لەگەل ڕێژیمی سووریا دەست پێ دەکرد ئەمە بڕاستی هەلوێستێکی ڕاستە ئەبێ کورد چارەسەریە پرسیێکا کورد ڕۆژاوای کوردستانی لە شام چارەسەر کەواتە کورد وا دەبینێت کە پێویستە لەگەڵ شامە ڕێکەوتنی بێگومان ڕێکەوتن لەسەر چی پێش هەموو تشتی ئەبێ مافی کورد بێ پاراستن یعنی ئێمە مافیمە تەنێ داخوازەمە زمان کورد ئێستا مافی خۆی لە زمان و ناسنامەیە دەبینێت یان لە سنوور و خۆبەڕێوە ئەوە تێپەری بەڕێز یعنی ئێستا کورد لە ڕۆژاوای کوردستان هێزێکی بەرچاو هەیە بە سەدان حەزار چەکدار هەنە و کورد ڕۆژاوای کوردستان لە هەنگتیەخوا و بە بەرخودانەخوا و بە شەڕیخوا هەموو جیهان لە ڕێخستنێکی وەکو تەرۆریستی داعش ڕزگار کرد بۆوێژی ئێستا داخوازە کووردا لە ڕۆژاوای کوردستانیادا لە سووریە لە چارچەوەی زمان و مافی کللتور ئەوە دەرباس بووە ئەبێ ئستاتیوکێکی کورد هەبێ ئەبێ کورد یانێ شەریکێکی هەوبەشی ڕاستەقینە یا حکوومەتی سووریا بێژ بووی دامەزراندنە سوورێکی سەربخوا سوورێکی پێشەڕۆژ سوورێکی نوح ئەبێ ئەوە ڕەجیم بێت شتی قبول بکێ ئەگەر ناوێ جارێکی دن کێشەی وها ڕوو بدن و جارێکی دن سووریا و قریزە سووریا وێ بەردەوام بکێ دیار بوو یانێ ئەگەر پرسکرێکی کورد
کێمنەتەوێن ئێگو لە ڕۆژاوای کوردستان و سووریە هەنە سووریا چارەسەر نەکێ دە ئیتاری وەکو مەسەن ئیتارێکی فەدەرالیدا ئیتارێکی فەدەرالی چارەسەر نەبێ ئەلبەتە کورد وی قەنەعەت نەبێ بە چارەسەری بە مافی کللتوریەدا مافی زمان باشە کورد پێت باشە ڕاستەوخۆ لەگەڵ حکوومەتی دیمەشق گفتوگۆ بکە یان لەگەڵ رووسیا و ئەمریکا دواتر لەگەڵ حکوومەتی دیمەشق یانێ حقیقەتکی دیکەژی هەیە ئیرۆ رووسیا باڵادەستە لە سووریا بگشتی و ئەم دیالۆک و گفتوگۆن دناوبەری ڕێژیم و کورد بەڕێوە بچێ وێت بن گەڕانتۆرە دەولەتێکی وەکو رووسیا بێ هەروەها ئەمریکا بێژی یعنی من وەکو ئەگەدارم ئەمریکا هیچ ئەستەم نییە بەردەم دیالۆکی کورد و ڕێژیمی سووریا چونکە رووسیا و ئەمریکا گشتنەوەی قەنەعاتێ گوچۆن بەرجەوەندی خۆ لە سووریا پەڕڤە بکەن یعنی بە ڕەزەمەندی هەردوو ئالی بەرجەوەندی خۆ پاراستینە ڕۆژهەڵات و باکووری سووریا ئەمریکا تێدا بە زەخمێکی مەزن تێدا هەیە بە تەوای سووریا و ڕۆژئاوای سووریا هێزی رووسیا تێدا هەیە بۆ وێژی ئەستەخمین کەم یعنی دەورە تورکیا دەورە ئیران وڵاتن هەریمی دە هەندێری سووریەدا زۆر لاواز بووە کەس بووە یادا دەدەمێکی نزیکوی دەوڕەوانژی نامینێ ئەوی گو بەرچاو ئێستاون دبینن و ئەم هەموو دبینن چەند مانگدا چەند مەهادا سەدا پێنجی پارێزگای ئیدلیب بە دەستی ڕێژیم کرد ئیدلیب هەموو دەستی ئۆپۆزیسیۆنا دەبوو ئەوی گو بناو ئۆپۆزیسیۆن بۆ وێژی تورکیا ئانها ڕێککەفتنە سوودچی جیبجدێکی ئیران رووسیا هۆشداری دان تورکیا گوتی ئەبێ ڕێککەفتنی سوودچی ئەستانە تورکیا بابەند بێ بە ئەو ڕێککەوتنێ بۆ ئەوەژی ژیوان ڕێککەوتنە یەک ڕێگەی M5 ڕێگەی M4 بەدەستی ڕێژیمە سووری کەوێ ڕێگەی M4 بەدەستی شرتای عسکەری رووسی و تورکی بێ و هەروەها مەسافەکی کورد ئەو کەسد سیڤیل یادا گروپن چەکدار تێدا دەبینن و زۆربەی وا گروپن چەکدار بەرەوە لیبیا ئەنەرێ تورکیا ئانها وەکو مرتەزەقاکن لە لیبیا شەڕی حەفتەر دکن بۆ وێژی ئەمە وەکو مەگوت یعنی سیناریۆیەک و ئەردوغان ڕۆژێ لێ دوانێکت دێ ئەمە هێلی سۆرە ئەمە هێلی سۆرە هێلی سۆر نەما و ئەس تەخمین دەکەم وەی کێشەی هەموو ڕۆژاوای کوردستان بە تایبەتی ئێستا نیقاشکی وەرهەیە دناوبەری ئیدلیب تا ئەفرین هێزێکی ناونەتەوی یونیفیل وەرداجی ببێ و هەموو گروپن چەکدار لۆن مانتیقەنا بکشن ئەوی گۆستە ڕێژیم لێیە بەدەستی ڕێژیم دبینێ ئەوی دیکەژی پێویستە هێزێکی ناونەتەوی تێدا بجێ ببێ و گروپن چەکدار تێدا نەمینێ زۆر باش بەێ شەکلیە سپاس دەکەم بەڕێز حاجی ئەفرینی چالاکوانی سیاسی کە لە تەوری تۆم لە گەرما و گەرم بەشدار سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەوش کە بینەر بوون هەرشاد بن و خواتان لەگەڵ